وەک ئامادەکاریەک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان تا 20 نۆی 2023 درێژ کردەوە. ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی تا 3 دوانیوەڕۆ ناوەندەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە هەموو ناوچەکانی کوردستان بەڕووی هاوڵاتیاندا کراون بە مەبەستی ئەنجامدانی تۆماری بایۆمێتری و پێدانەوەی کارتی بایۆمێتری و نوێکردنەوەی تۆماری دەنگدەران. بە مەبەستی زیاتر بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردننی 2024 پەرلەمانی کوردستان، تەنانەت ڕۆژانی هەینی و شەممەش کارمەندانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەوام دەکەن بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە سەر تاسەری هەرێمی کوردستان. 173 ناوەندی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کراون، 79 ناوەند لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە، 53 ناوەند لە پارێزگای هەولێر و 41 ناوەند لە پارێزگای دهۆک. باپەی بڕیاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەر دەنگدەرێک کارتی بایۆمەتری نەبێت ناتوانێت بەشداری هەڵبژاردن بکات. کارتی بایۆمەتری وێنەی دەنگدەری لەسەرە و پەنجەمۆری تێدایە. لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەراندا چی دەکرێت؟ لە پرۆسەی نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری دەنگدەراندا ئەم کارانە دەکرێن. ناوی دەنگدەرێک کە زانیاریەکانی لە هیچ داتایەکدا نییە زیاد دەکرێت و کارتی بایۆمەتری بۆ دەردەکرێت. دەرکردنی کارتی بایۆمەتری دەنگدان بۆ لەدایکبوانی ساڵی 2004 و 2005، ڕاستکردنەوەی هەڵە لە ناوی سیانی، تەمەن، وێنەی سەرکارتی دەنگدان، ڕوها گواستنەوەی شوێنی ناوەندی دەنگدان بۆ نزیکترین ناوەندی دەنگدان لە شوێنی نیشتەجێبوون، ڕوها سڕینەوەی زانیاری ناوی مردووان لە تۆماری بایۆمەتری لەلایەن کەسی پلەیەک لە دوای پێشکەشکردنی بەڵگەنامەی فەرمی. پێداویستەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران پێویستە هاوڵاتیان لە کاتی سەردانکردنی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەم بەڵگەنامانەیان پێبێت: پێناسی باری شارستانی و ڕەگەزنامە یاخود کارتی نیشتیمانی، کۆبوونی خۆراک، کارتی زانیاری یاخود بەڵگەنامەی نیشتەجێبوون. ژمارەی دەنگدەرانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کە وا بڕیارە لە 25 شوباتی 2024 بەڕێوە بچێت، 3,641,596 کەس مافی دەنگدانیان هەیە. پارێزگای سلێمانی و هەڵەبجە 1,441,885 دەنگدەر، پارێزگای هەولێر 1,312,601 دەنگدەر، وا پارێزگای دهۆک 887,110 دەنگدەر. زیاتر لە 500,000 کەس بۆ یەکەم جارە مافی دەنگدانیان لە هەڵبژاردن دەبێت. لە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە لە 30 ئەیلولی 2018 بەڕێوە چوو، 3,085,461 کەس مافی دەنگدانیان هەبوو. و هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە لە 25 شوباتی 2024 ئەنجام دەدرێت، 3,441,596 کەس مافی دەنگدانیان هەیە، واتە لە 5 ساڵی ڕابردوودا 556,000 دەنگدەر زیادیان کردووە. ژمارەی دەنگدەران لە 6 خولی پەرلەمانی کوردستان بەم شێوەیە بووە: خولی یەکەم 19,992 1,112,000 دەنگدەر، خولی دووەم 30/1/2005 2,290,736 دەنگدەر، خولی سێیەم 25/7/2009 2,518,773 دەنگدەر، خولی چوارەم 21/9/2013 2,653,743 دەنگدەر، خولی پێنجەم 30/9/2018 3,085,461 دەنگدەر، خولی شەشەم 25/2/2024 3,441,596 دەنگدەر.